Sen bunları bana gönderiyorsun. Selam. Numaramı sana yazayım. Orada kaydet. Çok şey bazı bu biraz bu 4 ama çok ben şimdi bilmiyorum yani neredeyse. Nerede. Kesinlikle. İşte yarın biz onların dolayısıyla kapsın fotoğrafını çekeriz. Hatta belki daha önceden çekmişsiniz. من لە دایکبووی گوندێکی نزیکی شاری هەڵەبجەم پێشتر لە شەستەکانی ساڵی ڕابردوو سەدەی ڕابردوو لە گوندێکی نزیک لە هەڵەبجە شەید لە دایک بووم پاشان هەر لە شاری هەڵەبجە ژیانم بەسەر بردووە ماڵی بابم و ماڵی خۆشم تاکوونەی پێش 1970 کە خەڵکی هەڵەبجە ڕاپەڕینێکیان بەرپا کرد لە سیانزەی 5/1970 من تا ئەو کاتە لە هەڵەبجا دەژیام قوتابی پۆلی 6 ئامادەی بووم ئەو کاتێک کە خەڵکی هەڵەبجە و شارەزور و هەورامان بەرامبەر دام و دەستگاکانی حکوومەتی عێراق و ڕژێمی بەعەز ڕاپەڕین لەبەرەوەی کەوا ڕژێمی بەعەز ویستی هەموو گوندەکان ڕابگوازێت بەرەو ئۆردوگا زۆرە ملێکان هەمویانی مەبەستی بوو کە لە ناو ئۆردوگا زۆرە ملێکانە کۆیان کاتەوە بەو هۆیەوە خەڵکی هەڵەبجە و هەورامان و شارەزور ڕاپەرین لە بەرامبەری ئەو ڕژێمە ئەویش بە هێزەکانی خۆی بە دەبابە بە کۆپتەر بەلاماری خەڵکەکەیدا ئەو بوو ئێمە هەڵەبجەمان بەجێی هێشت و بەرەو وڵاتی ئێران بەرەو کۆماری ئیسلامی ئێران کۆچمان کرد ئێمە لە 11 بوو لە ڕۆژی دواتر ینی تا ئەو کاتە من هەر لە هەڵەبجا ژیاوم ئەوە بوو کە کۆچمان کرد ڕۆژی دواتر ڕژێم هات گەڕێکی کانی عاشقانی تەقاندەوە هەموو خانۆکانی تەخت کرد و هیچی نەهێشت خەڵقێکی زۆری لە زیندان کرد خەڵقێکی زۆری زیندە بە چاڵ کرد ئەوانەی کە لە خۆی پیشاندانەکانە گیرا بوون و بریندار بوون خەڵقێکی زۆریش کە دەتوانم بڵێم نیوەی خەڵقی هەڵەبجە ئەو کاتە هەڵەبجەی بەجێهێشت و کۆچی کرد بۆ کۆماری ئیسلامی ئێران من تا ئەو کاتە لە هەڵەبجا دەژیام تاکوونەی ڕاپەڕینی ئازاری 1991 لە ئێران بووین دواتر گەڕێنەوە هەڵەبجە و لەو کاتەوە هەر لە هەڵەبجا دەژین من تەمەنم لە ساڵی 1970 ئەو کاتە تەمەنم تەنها 19 ساڵ بوو 19 ساڵی بووی بەڵێ 19 ساڵیم بوو ساڵاک و ژهرێ ئاوێت لە کیمیاویەکە ئەو کاتە ساڵی لە 1970 کە دەکاتە 31 ساڵ پێش ئێستا من ئەو کات تەمەنم 20 ساڵ بوو و پێشمەرگی بزوتنەوەی ئیسلامی بووم ئەلبەتە ئەو کات بزوتنەوەی ئیسلامی وەکو هێزێکی چەکداری شۆڕژگێڕی ئیسلامی کە لە شاخەکان خەباتی دەکرد لە بەرامبەری ڕژێمی بەعەز ئەو کاتێک کە بڕیار درا کە هێرش بکرێ بۆ سەر هەڵەبجە بۆ خۆتان دەزانن شەڕی ئێران و عێراق هەبوو لە نێوانی یەکترا کوردەکانیش لەبەرەوەی کە دژی ڕژێمی بەعەز بوون و خاکیانی داگیر کرده بوو هات لەگەڵ هێزەکانی ئێرانە هاوکاریانە بوو بۆیە بە هاوکاری هێزی پێشمەرگەی لایەنە سیاسیەکانی کوردستان یەکێتی پارتی سۆشیالیست ئەمانە هەموو هاوکار بوون بەوەی کە هێرش بکرێ بۆ سەر هەڵەبجە و هەڵەبجە لە هێزەکانی ڕژێم پاک بکرێتەوە بەڵام ئەو کات کە بەڕێز مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی بوو ئەو ڕازی نەبوو هێرش بکرێت بۆ سەر هەڵەبجە چونکە ئەو دەیوت بەردەوام ڕژێمی بەعەز ساڵهای ساڵە دەیەوێت تۆڵە لە خەڵکی هەڵەبجە بکاتەوە لەبەرەوەی کە خەڵکی هەڵەبجە خەڵکێکی موسڵمان بوون ئیسلام دۆست بوون پابند بوون بە ئاداب و ئەخلاقی ئیسلامی ئەو دەیزانی کە ڕژێمی بەعەز دەیەوێت تۆڵە لە هەڵەبجە یەکان بکاتەوە بۆیە داوای کرد کە هێرش بۆ سەر هەڵەبجە نەکرێ
کاتێک کە ئەوان بە گوێیان نەکرد لایەنەکانی کە ڕازی نەبوو کە ئێمە سەر بە بزوتنەوەی ئیسلامی بووین و ئەو ڕابەری بوو ئێمە لە سەرەتای دەستپێکی هێرشەکانە کە سیانزەی 1970 هێرشەکان بۆ سەر هەڵەبجە دەستی پێکرد هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بەشدار نەبوون بەڵام کە کاتێک بە تەواوەتی هەڵەبجە پاکرایەوە لە هێزەکانی سوپای عێراقی بڕیاری دابووە بە دەمەوە هاتنی خەڵکی هەڵەبجە و بۆ ئەوەی خەڵکی هەڵەبجە تۆڵەیان لێ نەکرێتەوە و تووشی شەڕ نەبن ئێمە هێزەکانمان لەسەر لە بەیانی 16 سێ هاتینە ناو شاری هەڵەبجە واتە هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی بەشدار نەبوون لە شەڕکردن و داگیرکردن و ئازادکردنی هەڵەبجە بەڵام دوایەکە بووە بە دەمەوە هاتنی خەڵکی هەڵەبجە لە 16 سیا پێش کیمیاویەکە بە 3 سەعات ئێمە هاتینە ناو شاری هەڵەبجە طبعاً شتێکی حاشا هەڵنەگرە خەڵکی هەڵەبجە کە ڕژێمی بەعس هێزەکانی لێرە نەمان ئەوان ترسیان هەبوو کە ڕژێمی بەعس تۆڵە بکاتەوە لە خەڵقەکە بۆیە زۆربەی هەرە زۆری بڕیاریاندا لە هەڵەبجە دەربچن هەڵەبجە چۆڵ بکەن کۆچ بکەن بۆ ئێران بەڵام بەشێک لە لێپرسراوانی هێزی پێشمەرگەی کوردەکان ڕێگەیان گرت لە خەڵکەکە دەربچن بۆیە مانەوە لە ناو شارەمانەوە ئەوە بوو سەعات 11 سەر لە بەیانی سەرەتا بە ناپاڵم و بۆمب قەسفی شارەکەی کرد بۆ ئەوەی خەڵکەکان بچنە ژێر زەمینەکان لەو کاتە ئێمە لەبەرەوەی کە دەمازانی ڕژێمی بەعس بەوە ناوەستێ هەوڵماندا زۆربەی خەڵکەکە هەڵەبجە بەجێ بهێڵن بڕۆنە دەرەوە لە هەڵەبجە خزم و باوک و برا و کەس و کارەکەی ئێمە خۆمانمان دەرکرد ئەوەی بەگوێی کردین بەڵام خزم و ئەوانەمان شەهید بوون ئەوانی کە لە هەڵەبجا بوون ئەگەر خزمیش نەبوو بن یەکترمان ناسیوە کەس و کاری یەکتر بووین بەداخەوە لە پاش تقریبا سەعات 1:30 تا 2 پاژنیوە ڕووی 16 سێ ئیتر بۆمبابارانی کیمیاوی لەلایەنی فڕۆکەکانی ڕژێمی بەعسەوە دەستی پێکرد چ لە ناوشار چ لە ئەتراف و دەوروبەری شاری هەڵەبجە بۆیە ئەوەشی کە بەرەو دەرەوە دەیویست بڕاتە دەر لە شار لەبەرەوەی کە بە دەوروبەری شاری کیمیایی وەشاند بوو خەڵکێکی زۆر شەهید بوون کە ئێمە لە سەرەتا نەمازانی کە ئەوە کیمیاویە وەمازانی موشەکەکان ناتەقنەوە تا گوێمان لە نزیک بووین دەو بەرزایانە بووین گوێمان لە هاواری ژن و پیا و هاواریان دەکرد دەپاڕانەوە ئێمە بەدەمەویانەوە هاتین نزیک ڕامان کرد بزانین چییە سیرمان کرد ئەو خەڵقە هەموو ئەوە کەوتووە بەدەما چەند بە ئەرزا دێنێ سەرینی نۆکانی هەمی شین بووتەوە کەف بەدەمیانە دێت چاویان شین بووتەوە هەوڵمان دەدات بزانی چارەسەریان بکەین بەڵام لەبەرەوەی کیمیاوی بوو بۆمان چارەسەر نەکران ئەو کاتە زانیمان کەوە کیمیاویە و بەڵام تازە بەداخەوە کارەکە کرابوو و کیمیاویەکەەوە شێنرا بوو خەڵکێکی زۆر لە ناو شارە و لە دەوروبەری شارە شەهید بوون دووکەڵێکی خۆڵەمێشی سپی کەمی هەبوو بەڵام بۆنی زیاتر بوو ئەو کاتێک کە بۆمبەکە دەتەقیەوە دووکەڵەکەی هێندە کەم بوو لە ئێمەوا بوو ئەو بۆمبە نەتەقیوەتەوە بەڵام هەستمان بە بۆن دەکرد بۆنی سێو بۆنی خەیار ئەو جۆرە میوانە بۆنی بۆمبەکە دەهات هیچ دووکەڵێک دیار نەبوو تەنها بۆنەکە و غازەکە غازی کیمیایی و قورسە دەنیشێ خەڵق قسەی لەگەڵ دەکردی کاتێکت دەزانی دەکەوت و دەبورایەوە دەمرد بۆیە خەڵقی هەڵەبجە پێشتر غازی نەبینی بوو کیمیایی نەبینی بوو تا هۆشیاری هەبێ بزانێ ئەگەر کیمیایی وەشێنرا دەبێت چی بکات هیچ ئەزمونێکیان نەبوو بەداخەوە کە زۆر بەیان لەگەڵ چرکەساتی یەکەما شەهید بوون غازەکان چەند جۆرێک بوون جۆرێکی دەیخنکاندن
جۆرێکیان غازی خەردەل بوو ئەو غازی خەردەلا وەکو ئاویشی لێ دەهات کە دەکەوتە سەر جەستەی هەر کەسێک وەکو سوتاوی لێ دەهات ئەو جۆرەشی تیا بوو غازی خەردەل کە هەندێکی دەخنکاند چاوی کوێردێک من بۆ خۆم چاوەکانم شەو ڕۆژێک لە دەستدا نەمبینی هەندێکی چاوی لە دەست دەدا هەندێکی دەخنکا و دەمرد هەندێکی پێسی دەسووتا ئەنواع جۆری بەکارهێنا بوو کە هەر کەسێک بە جۆرێک لە جۆرەکان غازی بەرکەوت بووە وەفاتی کرد بوو مردبوو لە دەرەوە بووم فڕۆکەکانم دەبینی زۆر نزم دەهاتن لە پێشا وەکوتم بڵێن پێشا ناپالم و بۆمبی هێشویی دەتەقان پاژنیوەڕۆ موشێکی کیمیاوی دەتەقان فڕۆکەکان سێسێ و چوار دەهاتن بڵێن لە باشوورەوە دەهاتن و موشەکەکەیان فڕێدەدا و لە ڕۆژ ئاواوە دەگەڕانەوە هێندە نزم بوون فڕۆکەکان دەدوود ئێستا فڕۆکەکە لە ئەرز دەکەوێ ئەوەندە نزم بووبوونەوە دەقی ئەو ئاەتەی کە خوای گەورە باسی ڕۆژی حەشر دەکا یەومە یەفر المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه هەر کەس بە شوێن خۆیان ڕای دەکرد منداڵ دەیزریکان باوک هاواری دەکرد ئافرەت دەیقیژاند هەر کەس مشهوری لە خۆی دەخوارد یعنی ڕۆژی حەشر بوو بەو مانایی کە ئاەتەکە باسی دەکات لە ڕۆژی حەشرا چی ڕوودەدا من بۆ خۆم ڕۆژی حەشرم بینیوە منداڵ خۆی ڕای دەکرد بابی بەجێ دەهێشت کوڕ ڕای دەکرد برای بەجێ دەهێشت ینی شتێکە بە قسە ناگوترێت تعریف ناکرێ ئەوەی کە بینیومە مەگەر تەفسیری ئاەتەکە بێ کە لە ڕۆژی حەشرا چی ڕوودەدات بۆ خۆی ڕۆژی حەشرێک بوو ئەوەی کە لە جێگاما لە ژێرزەمین و ماڵەکان زۆربەی هەرە زۆری مردن ئەوەی کە دەرچوو هەندێکی کیمیایی بەرکەوتوانە چونکە لەسەر شاخەکانی شەر کیمیایی وەشاند ڕۆشتن بەرەو ئێران لە ئێران هەندێکی لەوێ کیمیایی بەرکەوت بوو چارەسەرکران هەندێکی لەوێ وەفاتیان کرد لایەزال تا ئێساژەوە سبەینێ ئێوە لە مەراسیمەکە بۆ خۆتان بەشدار دەبن کوڕێک کە لێرە لای ماڵی خۆیان بە ناوی خەلیل بووە بە زارۆکی بە منداڵی کە دەبرێتە ئێران ماڵێک لە ئێران بەخێوی دەکەن دوای 31 ساڵ سبەینێ دەیهێنەوە حەلەبچە بە کەسوکارەکەی ئاشنا دەکات و باوکی نەماوە بەس دایکی دەبینێتەوە بۆیە خەڵکەکە ئەوەی کە لێرە وەفاتی کرد و مرد ئەوی کەی بەرەو کۆماری ئیسلامی ئێران هیجرەتی کرد هەمووی وا دەبوو دەوێت بۆنی هەڵدەمژی دەیوت ئەو بۆنە چییە نەیدەزانی بۆنی کیمیاویە بۆنی خەیار دێ بۆنی سێو دێ بەس نەیدەزانی ئەو بۆنی سێو و بۆنی خەیارە ئەو مەرگە ئەوە ئیتر دوا هەناسەیەتی و هەڵی دەمژێ بەداخەوە ئەو بۆنە سێوەی کە لەوانەیە بوو لە مێژ بوونەی خواردەبوو حەزی لێبوو بە بۆنەکەی بەداخەوە بۆنە سێوە بوو بە دوا هەناسە و هەناسەی ژیانی و بۆ بۆنە سێوە چ منداڵ چ پیر فەوتی دەکرد ئەوەی کە کردی سەدام حوسێن بوو سەرۆ کۆماری عێراق بوو عەلی حەسەن مەجید بوو کە بە عەلی کیمیاوی مەشهور بوو و بە بڕیاری ئەو کیمیاویەکە کرا بەسەر خەڵکی حەلەبچە ئەوە بوو لە پاش ئەوەی کە ئەمریکا هات عێراقی داگیر کرد لە ساڵی 2003 ئەوانە هێزەکانی ئەمریکا گرتنی و لە مەحکەمەیەکە ئەوانەی بڕیاری ئەعدامیان بۆ دەرچوو ئەوە بوو چ سەدام حوسێن چ عەلی حەسەن مەجید چ تەواوی ئەو کەسانی کەوا ئەو زوڵم مستەمەیان بەسەر خەڵقی هەڵەبجا و تەواوی کورد و عێراقیەکانە هێنابوو لە سێدارە دران و ئێستا لە بەردەمی عەدالەت و دادپەروەرەری خوای گەوران خەڵکی حەلەبچە لە دوای کیمیایی بارانکردنەکەی هەمووی چۆڵی کرد هێزەکانی ئێران بڵێن لێرەمان پاشان ئێران ئینسیحابی کرد جاریکە هێزەکانی عێراق هاتنەوە ئێرە لە 180 خانوەکانی تەقاندەوە تەختی کرد هیچی نەهێشت نەگەڕایەوە خەڵکی هەڵەبجە ئیتر نەهاتەوە ئێرە تا ساڵی 1991 پاش ئەوەی کە ڕژێمی بەعەس
پەلاماری دەوڵەتی کۆیتی داوداگیری کرد ئەوە بوو ئەمریکا و هاوپەیمانان هێرشیان کرد بۆ سەر عێراق بەو هۆیەوە کوردەکانیش لە بەرامبەری ڕژێمی عێراق ڕاپەڕینیان کرد کە ڕاپەڕین کرا هێزەکانی ڕژێمی عێراق جارێکی کە لە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆک و ئەمانە نەمان ئیتر لە پاش ساڵی 1991 و پاش ڕاپەڕینەکە کەم خەڵکی هەڵەبجە هاتەوە خانۆکانی خۆیانی زۆر بە فەقیرانە و هەژارانە ئاوەدان کردەوە ئێستا هەڵەبجە پارێزگایە بەڵام هێشتا کەمترین خزمەتی پێکراوە خانوو هەیە هێشتا چاک نەکراوەتەوە هێشتا قەرەبووی قوربانیەکان نەکراوەتەوە چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی هێشتا نەکراوە منداڵانێکی زۆر هێشتا کە بە منداڵی براونەتە ئێران و خانەوادەی ئێرانی بەخێوی کردوون تا ئێستا نەگەڕێنراونەتەوە بۆ خانەوادەکانیان کە ساڵەهای ساڵە چاوەڕێن کە ئەو منداڵە کەون بوون لە کەسوکارەکانیان بهێنرێنەوە بە باوەشی کەسوکاریان شاد ببن بەڵام تا ئێستا ئەو گرفتانە بۆ هەڵەبجە چارەسەر نەبوون هێشتا هەڵەبجە لە وێرانە دەچێت پێویستی بە ئەوەیە کە هاوکاری بکرێەوە ئاوەدان بکرێتەوە پێم وانە ژمارەیەکی دروست بێ کە دەوترێت سەرژمێرێکی تەواوکراوێ بەڵام بووە بە عادەتێک کە دەڵێن نزیکەی 5,000 کەس پیر گەنج منداڵ ئافرەت پیاو ئەمانە شەید بوون نزیکەی 8,000 بریندار بوون بەڵام لەو 8,000 لەوانین ژمارەیەکی کەیان وەفاتیان کردو بەهۆی برینەکەیانەوە تەواوی خەڵقەکەی هەڵەبجە بە تەواوەتی ئاوارە بوو یەک کەسیتیانەما ئەو تا ئێستا زامی جەستەی هەڵەبجە زامی ئەو کاریگەری کە کیمیاویەکە کردێتە سەر جەستەی هەڵەبجەیەکان تا ئێستا چارەسەر نەبوو وەرەکو خۆی وایە لە هەڵەبجە ئەوەی کە بۆ خۆی ڕاستە خۆ تووشی کیمیاویەکە بووە سیەکانی بڵین لە دەستداوە هەندێکی چاوی لە دەستداوە زۆربەی هەرە زۆری دەبێت بەردەوام دەرمان بەکاربیێنێ هەندێک لەوانە بەداخەوە تووشی حاڵەتی نائاسایی بوون ئافرەتەکان منداڵیان نابێ هەندێک منداڵی مشەوەح لەدایک بوون دەڵێنەوە ئاساری کیمیاویەکەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێژەیەکی کەم تۆمار کراوە تا بڵێن ئەوانەی کە وەکو ئەوەی هیرۆشیما و ناکازاکی بەوەی کە هەر کەس کیمیاویەکەی بەرکەوت بوو بێیتر منداڵی نوقسانی دەبێ پێم وانە ئەو ڕێژە بەو شێوازە تۆمار نەکراوە هەموو گیاندارێک هەموو ئەوەی کە گیانی تیابێ و هەوا هەڵمژێ بە مرۆڤ حیوانات چێڵ باڵندە هەموو جۆرێک کە هەوا هەڵمژێ مردبوو شین دەبوو بەڵام یەک حەقیقەتەیە بۆ نمونە ماڵێک گەڕێکێک کە بۆمبەکە لێی داوە دوای 20 ساڵ ئێستا ژەگەر هەڵی کەنن ئیشی تیا بکە ئەمەلە و کرێکار ئیشی تیا بکە کاریگەری ئەو بۆمبە لەسەری دروست دەبێ ئەگەر بۆ نمونە ئەگەر خانوویەک بۆمبەکە لێی دابێ یان ئەرزێک زەمینێک بۆمب لێی دابێ ئەمەلە لەوێ ئیش بکات کرێکاری بکە توش دەبێت دەڵێ ئاساری کیمیاوی لێی دەردەکەوێ بۆ چونکە هەر دەمێنێتەوە ناڕات لەو شوێنە نزیکانە بەڵام بۆ دەغڵ و دان و بۆ شینکایی و بۆ زەراعەت کاریگەری سلبی نەبوو یعنی مشکلەی نەبوو دەبەرەوەی کە شەڕ بوو هیچ کەسێک لە سلێمانی و شارەکانی کەوە نەیدەتوانی کە بێت بە دەمی خەڵقەوە بۆ هاوکاری لەبەرەوەی کە لە بینی حەلەبچە و سلێمانی و شارەکانی کە سوپای تیابوو شەڕی تیابوو سوپای ئێران و عێراقی تیابوو هیچ کەسێ نەیتوانی بێت بە دەم و هاوکاری خەڵکی حەلەبچەوە خۆی بەهانەی کیمیاویەکە ئەوە بوو کە لەشکری ئێران هات حەلەبچەی داگیر کرد کە هاتە حەلەبچە و ئەو هێزەکانی تەواوشکە
گوێی نەدا لەوەی کە حەلەبچە خەڵقی مەدەنی تایە کیمیاویەکەی کرد بەسەر حەلەبچەیەکانە هێشتا ماوە زۆر ماوە کە زیاد لە 100 خانەوادە هێشتا بە شوێن منداڵەکانیانەوە دەگەڕێن کە ئەو کاتە زیندوو بوون لەگەڵ خۆیان بردوونیان بەس لێیان جودا بوون لە سەیارە لە ترۆمبێلە لە پاسا لەوانە تا ئێستا بە شوێنیانە دەگەڕێن پەیدایان نەکردوون هەندێکیان لەوانەیە دەڵێن هەرماون و بەس لە لای خانەوادەیەکی ئێرانی نێشە نایناسیێنێ بەڵامی تر هەر ساڵی کەسێکیان دوو کەس پەیدا دەبن و بە خانەوادەکانیان ئاشنایان دەکەنەوە ئەوانە کە چۆن دەفنماکردن طبعاً ئێمە نەمان دەتوانی 5,000 قبر بۆ هەمووی هەڵکەنین هەر نەفرێ قبرێکی بۆ هەڵکەنین ئەو ناپاڵنەی کە دابووی لە ئەرزا چاڵی گەورەی هەڵکەند بوو ئێمە ئەو نەفرانەمان هەموو بە کۆ دەکردەوە دەماخستنە ناو سیارە و گەڵابە لەوێ لەو چاڵەمان دەهاویشتن هەر خۆمان بووین ئێمە لەگەڵ شارەوانی شاری پاوە ئەوان هاوکاریان دەکردین بەڵام ئێمە ئەوەی کە ئەوەمان دەکرد تەنها پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بووین ئەو کاتە لەگەڵ کە داوامان کرد مامۆستا مەلا عوسمان دوو مامۆساشی نارد داوای کرد کە ئەوە فەرزی کیفایەیە بەسەرمانەوە تاوانبارە بین ئەگەر ئەو تەرمانە نەنێژرێن ئێمەش وتمان ناتوانین هەمووی قەبری بۆ هەڵکەنین فەرمووی دەتوانن هەموویان بە جەمعی لە چاڵێک نێن لە چاڵێکی ژێ نەدەبوویەوە بۆیە لەو چاڵانەی کە جێگەی ناپاڵم و بۆمبوو چاڵێکی قۆڵی کردبوو ئێمە دەماخستنە ناو ئەو چاڵانە و نوێژی مردوومان لەسەر دەکردن مامۆستامان لەگەڵ بوو نوێژی مردوومان لەسەر دەکردن و دامان دەپۆشتن طبعاً 37 ڕۆژ من لە ناو ئەو تەرم و جەنازە و مردووانە بووم دیمەنی زۆرم لە بەرچاوە کە زۆر زۆر غەم ئاوەرە زۆر ناخۆشە من دوو کشی کیژۆڵەی جوانم بینی لە خەمە هەردووکیان باوەشیان بەیەکا کردبوو گیانیان دەرچوو بوو منداڵێک کە دایکی مردووە منداڵەکەت دەمی لە مەمکی دایکایەتی وەفاتی کردووە لە مزگەوتی عەنەب ڕۆشتینە مزگەوتەکە دەبینم هەرچی تایە لە ناو مزگەوت لە سەر دەستنوێژگرتن لە هەموو شوێنەکان پڕە لە خەڵقی ناو سیارەیەک پڕ بوون لە خێزان و منداڵ و ئەوانە وەفاتیان کردبوون ویستمان لە سیارەکە دایان گرین بیان نێژین هەر ئەوە هەڵم دەگرتن سەری منداڵەکە بە دەستمەوە هات لی بوویەوە ناسک بوو ینی چەندێک بوو کیمیاویەکە ڕزاندبووی ئەوەی کردبوو لە خێزانێکە دەڕۆشتی سێرەکە یەک کە زیندووە و ئەو هەمووی مردووە خێزانێک دەبینی هەمووی کوێر بووە و کەسی چاوی نابینێ یەکێ بابی بانگ دەکرد یەکێ دایکی بانگ دەکرد ینی گێڕانەوەیەکی زۆر ناخۆش ئەو کاتێک کە من ئێشەش دەکەومە ئەو خەیاڵانەی ئەو هەموو تەرم و مرد و جەنازانە دەبینم ینی نیگەران دەبم دەروونم تێک دەچێت چونکە کەم نەبوو جاری وایە یەک کەس یەک مردوو دەبینێ دەرونی تێک دەچێت ئێمە شەود و ڕۆژ لە ناو مردووەکانە خەریک بووین مردوومان دەناشت گەنج و پیا و ژون هەمووی بە تێکەڵی دەمان ناشت ینی ئەوە نەبوو جیایکێنەوە بڵێن ئەمە پیاوە ئەمە ئافرەتە هەموو بە تێکەڵی بەداخەوە کارە ساتێک بوو مەگەر ئەوانەی کە بینی بێتیان تەنها باوەڕ بکەن گێڕانەوەی شتێکی هەروە ئاسان نییە تەمەنا دەکەم خۆی گەورە وەکو چۆن لە دنیا بینی ماستەمکاران بە تۆڵەی خۆیان گەشتن لە پاشە ڕۆژیشتا بە چای خۆمان ببینین کە چۆن خۆی گەورە تۆڵەیان لێ دەسەنێتەوە